کۆمەڵی دادگەری کوردستان حیزبێک بە مێژوویەکی کەم و ڕۆڵێکی دیارەوە. کۆمەڵی دادگەری کوردستان ناوێکی نوێیە و ناوی حیزبێکە کە پێشتر بە کۆمەڵی ئیسلامی کوردستان ناسرا بوو. ئەگەر باز لە کۆمەڵی دادگەری بکەین دەبێت بزانین ئەم حیزبە چۆن دروست بوو. کۆمەڵی دادگەری لە هەناوی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیەوە لەدایک بوو. بەڵام لە دایکبوونەکەی نەشتەرگەریەکی گەورەی ویست بۆ جیاکردنەوەی لە بەرەبەیانێکی فێنکی هەڵەبجە و هەوراماندا و دوای پلانێکی تۆکمە بانگەوازی جیابوونەوەی هێزێکی نوێ بڵاو کرایەوە و لەسەر جەمەڵبەند و ناوچە و یەکە سەربازی و سیاسیەکانەوە بەشێک لە بزوتنەوەی یەکبوون خۆیان وەک هێزێکی نوێی سیاسی و ئیسلامی جیهادی ڕاگەیاند. بەشێکی زۆری دارایی و چەک و ئۆتۆمبیل و بارەگا سیاسی و سەربازیەکانی حیزبەکەیان خستە ژێر کۆنتڕۆڵی خۆیان و ڕاستە و خۆ چوونە ئێران بۆ بەدەستێنانی پشتیوانی. هەر لە یەکەم ساتی ڕاگەیاندنی جیابوونەوەیان ڕۆژنامەی کۆمەڵیان بڵاو کردەوە بەسەر جەم بارەگا و ئۆرگانەکانی بزوتنەوە یەکبووندا و ئیدی بانگەشەی قۆناغێکی نوێی کاری ئیسلامیان کرد. حیزبێکی چەکداری جیهادی بوون و بەدەنگی ئەڵڵاه ئەکبەر دەستیاندایە چەک و ئێستا وەک هێزێکی میانڕەوی کراوە خۆیان نمایش دەکەن. کۆمەڵی ئیسلامی چۆن دامەزرا؟ مامۆستا عەلی باپیر کە بە دامەزرێنەری کۆمەڵ ناسراوە و بەر لە دامەزراندنی حیزبەکەی نامیلکەیەک دەنووسێت بە ناونیشانی بنەما شەرعیەکان و هێڵەگشتیەکانی کۆمەڵێکی ئیسلامی ڕەسەن. نامیلکەکە 25 خاڵ لەخۆ دەگرێت و دەکرێتە بناغەی کار و سیاسەتی کۆمەڵی ئیسلامی. کۆمەڵی ئیسلامی لە کۆتا ڕۆژی مانگی ئایاری 2001 دامەزرا و دامەزراندنەکەی بە شێوەیەک بوو کە حیزبێکی ئیسلامی پابند بە بنەما و شەریعەتی ئیسلامیەوە بڕوای بە جیهادی ئیسلامی هەیە بەرامبەر هەر بەرەیەک کە دژی هێڵەگشتیەکانی ئاینی ئیسلام بێت و ئەم حیزبە مەکتەبی سەربازی دامەزراند و لە چەندین ناوچە بنکە و بارەگای هەبوو. 2 ساڵ دوای دامەزراندنیان و لە چوارچێوەی پرۆسەی ئازادی عێراقدا لەلایەن هاوپەیمانانەوە گورزێکی کوشندەیان لێدرا و مەکتەبی سەربازی و چەندین بنکە و بارەگایان بۆردومان کراو. لە ئەنجامیشدا زیاتر لە 70 چەکداریان کوژران و ناچار بە بەجێهێشتنی ناوچەی هەڵەبجە و هەورامان کران و لە نزیک بەردەقارەمان نیشتەجێکران و لە چەک داماڵدران لەلایەن ئەمریکا و هاوپەیمانانەوە. هەر لەو سەروبەندەدا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لەلایەن ئەمریکیەکانەوە دەستگیر کرا و تا ئێستاش قسەی زۆر لەبارەی دەستگیرکردن و ئازادکردنی دەکرێن و هەرچەندە دەوترێت کە ناوبراو هیچ بەڵگە و تاوانێکی لەسەر نەبووە بەڵام سەرکردایەتی سیاسی ئەو کاتی کوور دەڵێن کە ڕۆڵیان هەبووە لە ئازادکردنی عەلی باپیر لە زیندانی ئەمریکیەکاندا دەنا ئازادکردنی ئاسان نەبوو. کاتێک ئەمیرەکەیان لە زیندان بوو بۆ یەکەم جار بەشداری هەڵبژاردنیان کردو ئەنجامێکی چاوەڕوان نەکراویان بەدەستێنا کە بۆ هۆی پێدانی گوڕوتینێک بۆ ئەندام و لایەنگرانی حیزبەکە دوای ئەو شکستانەی بەسەریان هاتبوو. کۆمەڵی ئیسلامی دوای 4 ساڵ یەکەم کۆنگرێ ئەنجامدا و عەلی باپیر وەک ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە ساڵی 2005 متمانەی پێدرا. وردە وردە کۆمەڵی ئیسلامی گۆڕانێک نەک تەنها لە هەیکەلی حیزب بەڵکو لە شێواز و بیر و فکری کۆمەڵ بۆ ناوخۆی و بۆ مامەڵەکردنیش لەگەڵ دەوروبەر ئەو کۆمەڵەی کاری پەرلەمانی بە حرام دەزانی گەیشتە ئاستێک ئەمیرەکەی خۆی بۆ پەرلەمانی عێراق هەڵبژارد و بوو بە پەرلەمانتار. قەزێکی تر مەسەلەی چوونە نێو پەرلەمان و وەزارەت کە دیارە ئەوە بەحثێکی دوور و درێژ وەڵام منە بە کورتی دەڵێن ئەو قەزیە بۆ خۆی قەزیە کە لە نێو زانایانی هاوسەرخدا مشتومڕی لەسەرە ڕازیایی و اختلافی لەسەرە. ئێمە گوتومانە ئەمە بەنسبەت پەرلەمانەوە بەڕاستی پێم وایە ڕێی ڕاجح و بە قووەت زیاتر ئەوەیە کە قەزیەی پەرلەمان بەشداری تێداکردنی زۆر خەتەرە و بە شەرت و شروتی شۆبێ زیاتر لە کوفر و شیرکەوە نزیک. کۆمەڵ لەگەڵ هەر کۆنگرەیەک کۆمەڵێک گۆڕانکاری ئەنجامداوە. لە دوا کۆنگرەدا حیزبەکە لە حیزبێکی پاژناوی ئیسلامیەوە گۆڕدرا بۆ کۆمەڵی دادگەری و ئەمەش بۆ کۆمەڵ شتێکی چاوەڕوان نەکراو بوو. بەردەوام سەلەفیەکانی نێو کۆمەڵ لەگەڵ ئەو بەرەیەی کە بە کەسە کراوە و میانڕەوەکە ناسراون بەریەکەوتن و لێدوان و هەڵوێستی دژبەیەکیان هەبوو. زۆر کە دۆخەکەوای لێ هاتووە کە ئەمیری حیزبەکەی ناچار کردووە زۆر بەوردی دەست بخاتە کار و بارەکانەوە. کۆمەڵی دادگەری ئەگەرچی حیزبێکی ئیسلامی سوننەیە بەڵام زۆر جار بە یەکێک لەو حیزبانە ژمار دەکرێت کە نزیکە لە کۆماری ئیسلامی ئێران و لە ناوخۆی هەرێمیشدا لە دوایین ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردنی پێشوەختەی عێراق کە بڕیارە لە مانگی دەی ئەم ساڵ بەڕێوە بچێت
کۆمەڵی دادگەری ئەگەرچی بە یەک لیست لەگەڵی کێتی دانەبەزیوە بەڵام لێک تێگەیشتن لە نێوانیاندا هەیە و لە هەندێک ناوچە لایەک لەبەر لاکەی تر کاندیدی بۆ هەڵبژاردن لە بازنەیەکی دیاریکراو دانەناوە. لەگەڵ یەکێتنی شیمانش ئێمە هەر لێک تێگەیشتنمان هەیە کە لە هاوکاری یەکدی بین نەک پێکەوە وەکو هاوپەیمانەتی ئەومان نییە لە ڕاستیدا. ئەوەی کە کۆمەڵی دادگەری ئێستا و کۆمەڵی ئیسلامی پێشووتری پێ مەحکومە ئەوەیە کە پەیوەندیەکی هاوسنووری و چەکداری و زۆر جاریش دەوترێت هەماهەنگی سەربازیان لەگەڵ چەکدارانی جوندول ئیسلام هەبوو و بەڕای چاودێران هۆکاری لێدانیان لە پرۆسی ئازادی عێراق هەر ئەو هەماهەنگیە بووە. بە درێژایی 20 ساڵی تەمەنی ئەو حیزبە چەند سەرکردەیەکی دیاری لە کردەی تاکتیکی و لە شەڕی هێزەکانی تردا کوژراون بەشێکی زۆریان تا ئێستاش بکوژانیان بەنا دیاری ماوەتەوە. ئێستا کۆمەڵی دادگەری لە بەردەم یەکەم تاقیکردنەوەی ئەندام و دۆست و لایەنگرانیدایە کە ئایا لەم هەڵبژاردنەدا باجی لێکردنەوەی پاشگیری ئیسلامی دەدات یان توانیوێتی ڕایگشتی و دۆست و لایەنگرانی تێبگەێنێت لە زەروریەتی ئەو گۆڕانکاریانەی کە کردوونی.